بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين ئایزان و خۆشەویستان لە بەرنامەی ئەمڕۆمانە قسە لەسەر زەکاتی قەرزەکەین. ئەو قەرزانی کە ئینسان هەیەی لای خەڵک و ئەو قەرزانی خەڵک قەرزاریانە ئایا زەکاتی ماڵەکانیان چۆن دەرەکەن. خاڵی یەکەم بەڕێزان ئاگامان لەوە بێ کە قەرزێک لە دوای واجببوونی زەکات دروست بێ ئیعتیباری ناکرێت لە شەرعا. بۆ نمونە من پارەیەکم هەیە 10 ملیۆن دینارم هەیە، باشە ساڵ بەسەر ئەم 10 ملیۆنەیە تێپەڕیوە، ئێستا ئەبێ زەکاتی بدەم، زەکاتەکەم نەداوە، تووشی زەرەرێ بووم 5 ملیۆن زەرەرم کرد، 5 ملیۆنی مایەوە. ئێستا من زەکاتی 10 ملیۆن لەسەر واجبە کە من بیدەم، ئەوەی کە بووە بە زەرەر و لە پارەکە ڕۆشتووە یا چۆتە قەرزەوە ئەمە عەلاقەی نییە، چونکە ئێمە ئەو کاتەی کە زەکات واجب بووە لەسەرمان 10 ملیۆنمان هەبووە بەبێ زەرەر بەبێ قەرز. لەبەرەو ئەو کەسانی کە قەرزێک دێتە ئەستۆیان باش لە دوای واجببوونی زەکاتەکە قەرزەکە ئیعتیباری بۆ ناکرێ، چونکە دوای واجببوونی زەکات قەرزێک ئیعتیباری هەیە کە پێش ئەوەی زەکات واجب بێ قەرزەکە دروست بۆ لەسەر ئەستۆی کابرا. خاڵێکی تر بەڕێزان هەر کەسێک قەرزی بەلای کەسێکی ترەوە هەیە زەکات لەسەر خاوەن پارەکە واجبە، نەک لەسەر کەسی قەرزار. زۆر کە زەو پرسیارەکە دەڵێ من پارەیەکم لای فڵان کەسە، ئەو ئەبێ زەکاتەکەی بایا من بیدەم. بەڕێزان ئەو بە چه حەقێک بیدا؟ پارەکە پاری تۆیە، ئەو بۆ ماوەیەکی دیاریکرا و لەلایەتی خاوەنی ڕاستەقینەی پارەکە تۆی، زەکاتیش لەسەر خاوەنی پارەکە واجب ئەبێت، نەک لەسەر ئەو کەسەی کە پارەکەی کەوتووەتە لا. بۆ نمونە تۆ پارەیەکت لای من داناوە، خۆ من ناچم زەکاتەکەی بۆ بم، تۆ خۆت خاوەنی ڕاستەقینەی پارەکەی. قەرزارەکانیش خاوەنی ڕاستەقینەی پارەکانین، خاوەن قەرزەکان خاوەنی ڕاستەقینەی پارەکانن، لەبەرەوە ئەبێ خۆیان زەکاتی قەرزەکانیان بدەن. ئەگەر مەرجی ئەوە لەسەر فەقیرەکان دابنێن، لەسەر قەرزارەکان دابنین کە بێ ئێوە زەکاتی بن، ئەو زەکاتە دەرناچێ و ئەو پارەیش فەقیرەکان ئەیدەن ئەبێ بە سوو، چونکە حرامە و ئەوان مەرجێکە. ئێمە ئەڵێن كل قەرض جەڕ نەفعا فەهوە ڕیبا، هەر قەرزێک مەرجی تیا بگیرێ سوودێک بگەێنێ بە خاوەن قەرزەکە، ئەو سوودە ئەبێ بە ڕیبا. ئێتۆ مەرجی ئەوە داناوە کە کابرا زەکاتەکەت بۆ با زەکاتەکە سوودێکە بە تۆ ئەگەڕێتەوە، لەبەرەوە ئەبێ بە سوویەکی صریح و شەرعی نییە ئەو پارەیە خاوەن قەرزەکان لە قەرزارەکانی وەربگرن. خاڵێکی تر بەڕێزان قەرز دوو جۆرمان هەیە. قەرزێکمان هەیە ئێمە ئومێدێکی تەواومان هەیە و گەشببینین بۆەوەی قەرزەکان هەر کاتمانوێ دەستپانەکەوێتەوە. ئەم قەرزانە لە کاتی دانی زەکاتە بە پارەی هەبوو بە هەبووی واتە واقع حاڵ حسێ بکرێن، ئەبێ زەکاتی پارەکان بدرێن. بۆ نمونە تۆ کۆگایەکی دەرمانت هەیە، پارەت لای سەیدەلیەکە، تۆ دڵنیای بۆی سەیدەلێکە دوای 2 ڕۆژ 5 ڕۆژی کە پارەکە دێنێتەوە مانگی چکایی هێنێتەوە کە زەکاتەتی زەکاتی ئەم پارەیە ئەدەی. یا زەکاتێ پارە لای کەسێکی دەوڵەمەندە، کابرای دەوڵەمەند منەتی پێی نییە، دەفتەری بۆ 2 ڕۆژ لێ وەرگرتووی، بۆ هەفتەیەک بۆ مانگی لێ وەرگرتی، تۆ زانی کابرا متمانی هەیە و پارەی هەیە و دوای مانگەکە پارەکەت بۆ دێنێتەوە. زەکاتی ئەم قەرزانە ئەبێ بدرێ. هەر قەرزێک دڵنیاین لە وەرگرتنەوەی و دڵنیاین لەوەی نافەوتێ و ئەگەر بمانەوێ ئەتوانین دەستمان بکەوێتەوە بە ئاسانی لە کاتێکە کە زەکاتی پارەکانمان دەرەکەین، زەکاتی ئەم قەرزانەش دەرئەکەین. قەرزێکی ترمان هەیە بەڕێزان، ئەم قەرزانە کوردواتەنی چوونەتە قوڕگی شێرەوە، واتە قەرزێکمان داوە بە کەسێ، یا ئەوەتە نایباتە سەرخۆی هەر باسیشی ناکە، یا ئەوەتە ئەیباتە سەرخۆی بەڵام نیەتی بیداتەوە، باشە، یا ئەوەتە کابرا بۆ نمونە ئەو قەرزەی کە داومانێت هەیە ئەمانداتەوە بەڵام زۆری پێ ئەچێ. بۆ نمونە قەرزی کۆمپانیەکان لای حکومەت ئەمڕۆ، حکومەت ناڵێ نایدەمەوە، بەڵام کەی ساڵێک 2 3 4 ئەگەر خاوەن قەرزەکان قەرزی ئەم پارانە بدەن، ئەبینی بەشێکی زۆری پارەکانیان زەکاتی ئەم پارانە بدەن، بەشێکی زۆری پارەکانیان ئەڕوا بۆ زەکات. لەبەرەوە هەر قەرزێک لای کەسێکی گیرە و نایداتەوە، لای کەسێکە حاشای لێ ئەکا، لای کەسێکە ئەیداتەوە بەڵام دوای چەند ساڵێک ئەیداتەوە، ئەم قەرزانە زەکات تیایانە واجب نابێت تا کاتی وەرگرتنەوەی کە وەرگیرانەوە زەکاتی 1 ساڵیانە درێ بەڕێزان. کەواتە ئەمە جۆری دووەمە لە قەرز، ئەو قەرزانن کە بە زەحمەت وەرەگیرێنەوە یا ئومێدمان هەیە وەدی بگرینەوە بەڵام دوای ماوەیەکی زۆر ئەم قەرزانە کە وەرگیرانەوە زەکاتی ساڵێکیانە دێ ئەگەر 10 ساڵیشان بەسەرا تێپەڕ بوو بێ. وەکو ئەو چەکانی کە خاوەن کۆمپانیەکان لای حکومەت هەیەە، وەکو پارەی گەنمی جوتیارەکان لای حکومەت، جوتیارەکان پارەیەکیان هەیە لای حکومەت، ئێمە نازانین حکومەت کەی ئەم پارانەیان ئەداتێ. جاری وا هەیە 4 ساڵی بەسەرا تێپەڕیەوە وەریان نەگرتووە، یەخۆ کابرای جوتیان ئەگەر ساڵانە زەکاتی ئەم پارانە بە زەرێرێکی زۆرەکە، لەبەرەوەڵین کەی وەرگرتەوە زەکاتی ساڵێکی بە. پارەی موچەی موچەخۆران لای حکومەت
ئەو پارەی کە پاشەکەوت کراوە بۆ ماوەی 4 ساڵە ئەو ڕێبڕینانەی کە کراون لە موچەیە لەم چەند مانگی ڕابردووە هەموو ئەم پارانە بەڕێزان کە لای حکومەتە و قەرزە ئێستا موچەخۆرەکان وەکو هەبووی حازر سەیری ناکەن چکە ئێمە دڵنیانین لەوەی حکومەت پارەکان نەداتەوە یان نەیداتەوە ئەگەر خوای کرد دایەوە ئەو کاتە زەکاتی ساڵێکی ئەدەین ئەو کەسانی کە نیسابیان هەبووە لەو کاتەیە و زەکات لەسەریان واجب بووە ئەبێ پاری ئەو قەرزانش زەکاتی ئەو قەرزانش بدەن بۆ یەک جار کە حکومەت لە حکومەت وەریان گرتەوە زەکاتی ئەدەن ئەگەر وەرنەگیرایەوە ئەو کاتە زەکاتی نادەن و قەرزەکە فەوتاوە لەبەرەوە زەکاتی ئەوانیش بەو شێوەزەیە قیاسەکرێتە سەر ئەو ماری ئافرەت بەڕێزان کە قەرزە لای مێردەکەی هەمان حسابی بۆ ئەکرێ مێردێکی هەبوو مێردێک کە ئیمکانیاتی مادی باشە کە پارەی هەیە ئەم مێردە مەفروزە زەکاتی ئافرەتەکە کە ماریەکەی لایەتی مەفروزە ئاڵتونەکان بۆ ئافرەتەکە بکە و زەکاتەکەی بدا ئافرەتەکە ئەگەر نیەتی بۆی بکە ئەگەر نیەتی ئەو کاتە وەکو مەدینێکی معسیر وایە قەرزارێکی دەستکورت وایە ئەو کاتە نە زەکات لەسەر ئافرەتەکە واجبە بێ نە لەسەر پیاوەکە واجبە بێ بەڵام ئەگەر پیاوەکە دەوڵەمەند بێ ئافرەتەکە خۆی داوای نەکە ئەو کاتە ئافرەتەکە چەند مارەی قەرزی لەسەر مێردەکەی هەبێ ئەبێ ساڵانە زەکاتەکەی با بەڵام ئەگەر ئەو داوای کرد مێردەکەی نەیدا بۆی نەکرد ئەو کاتە مەسئولیەتەکە لەسەر شانی ئافرەتەکە لاچێ لەسەر شانی پیاوەکە پیاوەکە بە مەدینێکی مماتیل بە قەرزارێکی قەرزکوێر حسێ بکرێت شەرعەن گوناهبارە باشە و شەرعەن بەرپرسیاریش لە دواکەوتنی زەکاتی ئەو ئافرەتە ڕاستە ئێمە ئاڵین تۆ مەیدە چکە پارەکەی ئافرەتەکەی و ئاڵتونەکەی ئافرەتەکەیە بەڵام تۆ بووی بەهۆی دواخستنی قەرزی ئافرەتەکە و زەکات نەدانی ئافرەتەکە کەواتە ئەو خوشکە بەڕێزانی کە قەرزی مارەیان لای هاوسەرەکانیانە بەتایبەتی قەرزی 300 لیرە و 400 لیرە و 100 مسقال و 200 مسقال کە ئەزانین ئەمانە ناکرێ بەڕێزان مەفروزە بچین بۆ سڵح بەوەی کە پیاوەکە ئێمە دەست لە 400 لیرەکە هەڵگرین لە مقابل ئەو بۆ نمونە خانوویەکمان بکا بەناوە سیارەیەکمان بۆ بکڕێ یا هەروان گردنی ئازاکەین لەبەری کەسمان گوناهبار نەبین چونکە ئەمانە زەکاتیان ناواجبە حکمی قەرزیان هەیە و زەکات کە تیان ناواجبە خۆ بۆ معلوماتی ئەو پیاوە بەڕێزانی کە ئەم پارانە نادەن کە ئەمرن بەڕێزان میراتەکەیان پێش ئەوەی سنتێکی تەوزیع بکرێ بەسەر میراتگرەکانە تەصفیەی قەرزی ئەماری ئافرەتەکەی لێ ئەکرێت دە خانووتە بێ 500 لیرەلات بێ خانۆکان ئەخرێنە بری 500 لیرە مارەیەکە کە قەرزە ئەنجا میراتێکە تەوزیع ئەکرێ بەسەر باقی میراتگرەکانە لەبەرەوە مەسەلەی قەرزی مارەییش بە هەمان شێوە گرنگە ئێمە ئاگامان لێ بێ قەرزی مارەیی تەصفیە بکرێ بۆ ئەوەی کە کەسمان گوناهبار نەبین لەوەی کە زەکاتەکەی نادرێ خاڵێکی تر بەڕێزان ئەو کەسانی قەرزیان لای خەڵکە بە هیچ شێوازێک دروست نییە قەرزەکان بخەنە بری زەکات یعنی تۆ قەرزێکت لای کابرایە کە بردوێتی معاملەت کردووە لەگەڵیا نەک لە بەرخوا لەبەر قازانجی خۆت شتت پێ فرۆشتووە 50 وەرەقی کەوتوتە لا ئێستا نیەتی بداتەوە ئیفلاسی کردووە باش ناتوانانی 50 وەرەقی بۆ بکەیتە بری قەرز و ناشتوانی پاری بیتێ زەکاتی بیتێ بڵێ ئەو زەکاتەکەت ئەدەمێ بەڵام بێ بمەیتەوە لە بری قەرزەکەیە ئەمەش دیسانەوە حرامە بەڵام ئەگەر زەکاتماندا بە کەسێکی قەرزار خۆی بەبێ ئەوەی ئێمە پێی بڵین خۆی قەرزەکەی داینەوە لە زەکاتەکە ئەمە ئیشکالێکی نییە و دروستە لەبەرۆ ئاگامان لەوە بێ لە زەکاتی قەرزە خۆمان گوناهبار نەکەین و زەکاتی قەرز بەم شێوازە مامەڵی لەگەڵەکرێک کە عەرزم کردن صلی الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين